ئەم کاتتان باش فێرخوازان وا لەوانەیەکی تر داهاتمەوە خزمەتتان وانەیەکی یەکجار بە سوود و گرنگە و دڵنیام تا کۆتایی وانەکە لەگەڵمدا بن بەباشی لێی تێئەگەن و هیچ کێشەیەکتان نابێ کە کاتێک ئەم ئەمرازانە هاتن سەیریکەن لە ڕستەدا ئەم ئەمرازانە هاتن حاڵتی داتیڤ دروست دەبێت کاتێک ئەب فۆن و ئەن یاخود ئەوس یاخود ئەوسا ئەوس بەمانای لە دێت ئەمانەیش ئەمەی بینیت لە ڕستەشتا بۆتان ڕوون ئەەکەمەوە بەمانای لە دێت ئەوسا بەمانای جگە یاخود بێجگە دێت بای لە لای سەیریکەن لە ڕستەشدا بۆتان ڕوون ئەەکەمەوە ئینگیگن über ومیت لەگەڵ و ناخ پاشان و زایت بەمانای ماوەی دێت فۆنیش بەمانای لە دێت و تسویش بەمانای بۆ دێت سەیریکەن لێرەدا و ماناکانیشیان لە کاتی ڕستەدا گۆڕانکاریان بەسەردا دێت سەیریکەن و ئارتیکڵ لە کاتی بەکارهێنانی ئەم ئەمرازانەدا وەک ئێرە ئیبین ئەم ئەمرازانی وتمان هەر کاتێک ئەم ئەمرازانە هاتن داتیڤن ئەم ئەمرازانە ئەمە ئەمرازی داتیڤن ئەمانە هەر کاتێک ئەمانە ئەم ئەمرازانە هاتن حاڵەتی داتیڤ دروست دەبێ و حاڵتی داتیڤیش دروست بوو بە دڵنیایی و گۆڕانکاری بەسەر ئارتیکڵەکاندا دێت گۆڕانکاری بەسەر ئارتیکڵەکاندا دێت سەیریکەن نمونە لە زمانی ئەڵمانیدا ئارتیکڵی دیمان هەیە دێرمان هەیە و دەستمان هەیە ئەم ئارتیکڵی دی ئامرازی ناساندنی دی بۆ ڕەگەزی مێ دێت نمونە دیفخاو ئەگەر داتیڤ بوو دی ئەبێ بە دێر لە حاڵتی داتیڤدا بۆ ڕەگەزی مێ ئەبێ بە چی بە دێر فراو ئەگەر داتیڤات نمونە میت دێ فغاو بای دێ فغاو ئەم ئامرازانە هاتن وەختێک هاتن نمونە هات لێرە بایەک دانین یاخود تسوویەک دانێن ئەم دیە ئەبێ بە دێر بەم شێوەیە وەک ئەیبین لێرەدا نمونە میتێک بخێنێ پێشی ئەمەوە ئەم دیە خۆی بۆ خۆی ئەسڵەکەی دیە دیفخاو بەڵام لە حاڵتی داتیڤدا ئەیبین ئەم گۆڕانکاریە دروست ئەبێ بەچی بە دێر فغاو میت دێر فغاو بەم شێوەیە دیەکە ئارتیکڵی دی ئامرازی ناساندن ئەبێ بەچی بە دێر بەم شێوەیە ئەگۆڕێت چ وەختێک کاتێک ئەم ئامرازانەی لەسەرەوە پیشانمدان ئەم ئەمرازانە هات ئەم ئارتیکڵانە بەم شێوەیە گۆڕانکاریان بەسەردا دێت یاخود ئارتیکڵی دێر بۆ ڕەگەزی نێر دێرمان نمونە ئەبێ بەچی بە دێم لە حاڵتی داتیڤدا وەختێک ئەم ئەمرازانە هاتن کەوتە پێشی ئەم ئارتیکڵە و ئارتیکڵی مان بەمانای پیاو دێ دێرمان ئەبێت بەچی بە دێم مان وەک لێرەدا ئەیبینن میت دێم مان بەم شێوەیە ئارتیکڵی دێر بۆ پیاو دێرمان پیاوەکە ئەبێ چی ئەبێت بە دێم مان یاخود ئەگەر ئارتیکڵی دەستمان هەبوو دەست نمونە بۆ بێلایەن یاخود بۆ بێگیانە نمونە دەستکیند ئەبێ بەچی بە دێم کیند بە دێم کیند ئەگۆڕێت ئەبێت بەچی بە دێم کیند نمونە لێرەدا دێم کیند نمونە میت دێم کیند و ئارتیکڵێکی ترمان هەیە دیە دی بۆ کۆیە بۆ نمونەم دیکیندا منداڵەکان لە حاڵتی داتیڤدا ئەبێ میت دێن ئەبێ بە دێن ئەم دی ئەبێ بە دێن بۆ کۆ دی کۆ بۆ چەند کەسێک یاخود چەند منداڵێک چەند ئۆتۆمبیلێک میت دێن ئەم دیە ئەبێ بە دێن ئەگەر ئەم ئامرازی ناساندنە هاتن چوو نمونە میت هات بای هات ئەم دی ئەبێت بە دێن سەیریکەن دێن کیندەرن بەم شێوەیە گۆڕانکاری بەسەردا دێت با لێرەشدا نمونە لێرەدا میت دێ فغاو سەیریکەن کاتێک ئامرازی میت هات ئەبێ بەچی ئەم ئامرازی میتە ئەمە داتیڤە ئارتیکڵی ئەسلەکەی خۆی دی فغاو ئەبێ بە دێ فغاو خۆی لە ڕاستیدا دیە ئارتیکڵەکەی بەڵام کاتێک داتیڤ دروست بوو دی ئەبێ بە دێر کەی داتیڤ دروستە بێ نمونە ئەم میتە ئەم ئامرازی ناساندنە لێرەدا بەم شێوەیە هات میت دێفغاو لەگەڵ ژنەکە
بەم شێوەیە ئارتیکڵی دی ئەبێ بە دێر. سەیریکەن زۆر زۆر ڕوونە و زۆر ئاسانە. هەموو کاتێک بیرتان بێت کە ئەو ئەرتیکڵە ئەگۆڕێت ئەبێ بە دێر ئارتیکڵی دی بوو. وە کاتێک یەکێک لەم ئامرازانە لێرەدا ئەیبینن هات نمونە میت، لێرەدا هات میت دێم مان، خۆی لە ڕاستیە دێرمانە بەڵام داتیڤێکا بە دێم. سەیریکەن خۆی ئەمە دیە، ئەم دێرە ئارتیکڵی دێر ئەبێ بەچی بە دێم لە حاڵەتی داتیڤدا و ئەم حاڵەتی داتیڤە کەی دروست دەبێت کاتێک ئەم میتە کەوتە پێشی ئەم ئامرازی ناساندنی پیاوەکەوە کە دێرمانە ئەبێت بە دێم مان. نمونە میت دێم مان، میت دێم مان. میت چییە؟ میت ئامرازێکی داتیڤە، ئارتیکڵەکەی دێری گۆڕی بە دێم. دڵنیام لەم وانەیەدا سەیریکەن کە ئیتر کێشەتان نامێنێت و زۆر بە ئاسانی لێیان جا دەکەنەوە. نمونە دەست، ئارتیکڵی دەست، نمونە دەستکیند لە حاڵەتی داتیڤدا دەگۆڕێت بە چی؟ بە دێم کیند لە حاڵەتی داتیڤدا. و ئەم حاڵەتی داتیڤە هەر کاتێک وتمان میت، سەیریکەن ئەم میتە هات چی ئەبێت؟ چی ڕوودەدات؟ دەستکیند ئەبێت بە دێمکیند. بۆ لەبەرەوەی میت داتیڤە، میت داتیڤە، میت دێم کیند، میت دێم کیند لەگەڵ منداڵەکە. ئارتیکڵی منداڵ چییە؟ دەسە، بەڵام میت چون ئامرازێکی داتیڤە ئارتیکڵی دەست ئەگۆڕێت بە دێم. میت دێم کیند، میت دێم کیند. بەم شێوەیە گۆڕانکاری بەسەر ئەرتیکڵەکەدا دێت و دەست ئەبێت بە دێم، دێریش ئەبێ بە دێم. وەک لێرەدا ئەیبینن دەست بۆ بێلاین بۆ یاخود بێگیانە، نمونە دەستکیند منداڵێکە، بەڵام حاڵەتی داتیڤ ئەیکا بە دێم کیند. چۆنیش دروست ئەبێت؟ کاتێک میت لە پێشی وهات بەم شێوەیە ئەیبینن میت دێم کیند. لە ڕستەدا ئەمە هات دێڕ و دەست دەبن بە دێم. و دی بۆ تاکە بۆ ڕەگەزی مێ ئەبێ میت ئەبێ بەچی؟ میت دێر فراو، دی فخاو ئەبێ بە دێ فراو. ئارتیکڵی فراو دیە ئەبێ بەچی؟ دێر. با لێرەشدا بۆتان بنووسم دی فخاو دێ مان. سەیرکەن زۆر زۆر جوان لێرەدا دیارە کە گۆڕانکاریەکە چۆن دروست دەبێت، زۆر زۆر ئاسانە. دڵنیام کە ئیتر جارێکی تر کێشەتان نابێت. یاخود دەست ئەکەین بەچی؟ دەستکیند. با بنووسین دەستکیند. سەیرکەن جارێکی تر دڵنیام ئیتر کێشەتان نابێت. دەستکیند ئەبێ بەچی؟ بە دێم کیند. ئارتیکڵی دەست ئەگۆڕێت بە دێم و ئارتیکڵی دێش دێمان ئەگۆڕێ بەچی؟ بە دێم مان. و ئەم دیێشیان بۆ کۆیە؟ نمونە من دیکیندەم داناو منداڵەکان، دیکیندا منداڵەکان. وەک ئەیبینن زۆر زۆر ئاسانە بەم شێوەیە. نمونە لێرەدا دیکیندا منداڵەکان لە حاڵەتی داتیڤدا ئەمیش بۆ کۆیە دی ئەبێ بەچی؟ بۆ دی بۆ کۆ، دیکیندا منداڵەکان دێن کیندن، دیەکە ئەبێت بە دێن. دی کۆ ئارتیکڵی دی کۆ بۆ ئەوە نمونە منداڵەکان ئەبێت بەچی؟ دێن، دێن کیندن. سەیریکەن لێرەدا زۆر زۆر بەڕوونی و بە جوانی دیارە. وەک وتمان دیفخاو ژنەکە ئەبێت بەچی؟ لە حاڵەتی داتیڤدا دێفخاو. ئارتیکڵی دی بۆ تاک بۆ ڕەگەزی مێ ئەگۆڕێت بەچی؟ بە دێر. نمونە میت دێرفراو لەگەڵ ژنەکە، میت ئامرازێکی داتیڤە. و لێرەشدا دێرمان ئارتیکڵی پیا و دێ بۆ ڕەگەزی نێر بۆ تاک ئەبێت بەچی؟ بە دێم. نمونەش لێرە میت دێم مان، میت ئامرازێکی داتیڤە، هەر کاتی ئەم ئامرازە هات لێرەدا دێڕەکە بێ بە دێم. و لێرەشدا وەک بینیتان دەستکیند منداڵەکە دەست ئارتیکڵەکەیەتی بۆ بێلاین یاخود بێگیانە، ئارتیکڵی دەست ئەگۆڕێت بە دێم لە حاڵەتی داتیڤدا.
نمونەشێکێک لەم ئامرازانەی کە من بۆم داناون ئامرازی میتم داناوە و ئەم ئامرازانەی لەسەرەی شۆن هەمویان داتیڤن میت دێم کیند دەست کیند بوو بە دێم کیند بۆ لەبەر ئەوەی میت داتیڤە و لێرەدا ئەمەیان بۆ کۆیە دیکیندا منداڵەکان ئارتیکڵی کۆ زیاتر لە دانەیەک دوانی هەنسیان پیاوەکان منداڵەکان ژنەکان ئارتیکڵی دیە لە حاڵتی داتیڤیشدا ئەم ئەرتیکڵە گۆڕێت بۆ دێن و ئەبێت بەچی من لێرەدا با میتتان بۆ دانم لێرەدا بۆیە میتدا ئەنێم بۆ ئەوەی زۆر بە جوانی لێ تێبگەن هەر ئامرازێک لەو ئامرازانە لەگەڵ ئەم ئەرتیکڵانە هاتن بەم شێوەیە گۆڕانکاریان بەسەردا دێت نمونە میت دێن کیندەرن سەیریکەن ئەرتیکڵی دی بۆ کۆ دیە ئەسڵی لە حاڵتی داتیڤدا ئەبێت بە دێن میت ئامرازێکی داتیڤە کە لە پێشی وهات ئەو ئەرتیکڵ ئەگۆڕێت ئیکات بە دێن میت دێن کیندەرن سەیریکەن زۆر ئاسانە دڵنیام ئیتر کێشەتان لەگەڵ ئەم ئامرازانە نابێت و ئەب بە مانای لە کاتێکە بۆ کاتێکە یا فۆن ئەن لە شوێنێکەوە لە کاتێکەوە لە موقعەکەوە لە جێگایەکەوە مەسەلەن لێرەوە تا ئەوێ یان ئەب لەم کاتەوە لە ئەوێوە لەو شوێنەوە سەیرکردنەوەک لە ڕستەکەشدا بە نمونە بۆم داناون ئەمانەش هاتن داتیڤ دروست دەبێت لێرەدا من نمونەیەکم بۆ داناون وەک ئەیبینن لێرەدا کرویتسونگ بە چوارڕێیان یاخود فولکە دێت کرویتسونگ ئارتیکڵی دیە ئارتیکڵی دیە دی کرویتسونگ بەڵام لێرەدا حاڵتی داتیڤە ئەب هاتووە ئەب دێر سەیریکەن دیەکەی گۆڕیوە بەچی ئەم دیەی کردووە بە دێر دی کرویتسونگ بووە بەچی بە دێ ئەب دێ نێکستەن کرویتسونگ دارفست و 9 کیلۆمێتە فارن ئەب بەمانای لە چوارڕێیانەکەی ترەوە بۆت هەیە تا 30 کیلۆمەتری تر بڕۆیت سەیرکەن ئەب der nächsten Kreuzung darfst du noch 30 km/h fahren بەمانای وای هەیە لە فولکەکەی نێکستە لە فولکەکەی ترەوە بۆت هەیە لە سی لێ بخوڕێت ئەو فۆنیش فۆن لە ئەویش هەر بەمانای لە دێت فۆن der nächsten Kreuzung an die Kreuzung دی ئارتیکڵی لێرەدا فۆن هاتووە کردوێتی بە دێر بۆ فۆن ئامرازێکی داتیڤە دێری گۆڕیوە بۆچی دی گۆڕیوە بە دێر دی ئەمەی ئەیبینن ئەم دیە ئارتیکڵی ئەم کرویتسونگە کرویتسونگ ئارتیکڵی دیە بەمانای چوارڕێیان دێت کرویتسونگ بەمانای چوارڕێیان دێت و ئارتیکڵی دیە فۆن چون داتیڤە دیەکەی کردووە بە دێر لێرەدا ئەیبینن بەم شێوەیە گۆڕاوە دارفست و 9 km/h fahren یاخود لێرەدا نمونەیەکی ترم بۆ داناون ئەبیش هەر داتیڤە ئەب نمونە ئەب نێکستە ڤۆخە دی ڤۆخەیە خۆی ئەبێ لێرەدا ئەم نێکستە ئەگەر ئەب نێت ئەبێت نێکستە ڤۆخەیە دی ڤۆخە بەڵام گۆڕیوێتی ئەب نێکستە ئر هاتووە بەمانای دی ڤۆخەی کردووە بەچی نمونە دێ ڤۆخە دی ڤۆخە ئەبێ بەچی بە دێ ڤۆخە لەبەرەوەی ئەب داتیڤە دی ئەکات بە دێر بە هەمان شێوە دی ڤۆخە ئارتیکڵی ڤۆخە دیە و هەر کاتێک ئەب هات ئارتیکڵەکەی گۆڕێت بە دێ لێرەدا ئەب nächste Woche werde ich jeden Tag Deutsch lernen ئەب nächste Woche لە هەفتەکەی داهاتووە یعنی لەو هەفتەیەوە کە دادێت لە هەفتەکەی دیەوە من هەموو ڕۆژێک ئیتر زمانی ئەڵمانی فێر دەبم دەخوێنم و زمانی ئەڵمانی فێر دەبم و هەروەها فۆن بە هەمان شێوە ئارتیکڵی ڤۆخە دیە سەیریکەن دی ئارتیکڵی ڤۆخە دیە ئارتیکڵی ڤۆخە دیە ئیگۆڕێ بەچی بە دێ ڤۆخە ئەم چون فۆن داتیڤە فۆن دی ئەکا بە دێر فۆن نێکستە سەیریکەن خۆی نێکستە ڤۆخەیە نێکستە
خۆی نێکستە ڤۆخەیە بەڵام داتیف هاتووەم ئاڕێ بۆ زیاد دەبێت von nächster Woche die Woche کردووە بە die Woche ئەن werde ich jeden Tag Deutsch lernen لە هەفتەکەی ترەوە ئیتر من هەموو ڕۆژێک ئەڵمانی فێر دەبم سەیریکەن ئارتیکەڵی وەختێک فۆنیش هات ئارتیکەڵی دی ئەبێ بە دێر بەم شێوەیە گۆڕانکاری دێت یاخود ئەوس ئارتیکەڵی شڤایز بە مانای سویسرا دێت ئارتیکەڵی شڤایز چییە؟ با لێردا بۆتان بنووسم دی شڤایزە خۆی ئارتیکەڵی دی شڤایز دی شڤایز ئارتیکەڵی دیە ئارتیکەڵەکەی دیە ئەمە بێ بە گەورە بینووسین ئارتیکەڵەکەی دیە بەڵام کاتێک ئەوس هات ئەم ئەوسە هات دیەکە بێ بە دێر وەک لێرەدا ئەیبینن ئەوس لە پێشی دیوەیە دی شڤایزی کردووە بەچی بە دێ شڤایز ئیش کۆمە ئەوس دێ شڤایز من خەڵکی سویسرام یاخود لە سویسراوە هاتووم یاخود نمونەیەکی ترتان بۆ دانم نمونە عێراق نمونە عێراق ئارتیکەڵی دێ دێر عێراق لێرە دەبا نمونەیەکی تریشتان بۆ دانم بۆ ئەوەی زیاتر لێی تێبگەین ئارتیکەڵی عێراق چییە؟ دێ عێراق سەیریکەن ئەمە ئێمە بڵێن لە عێراقەوە هاتووم ئیش کۆمە ئەوس دێم عێراق سەیریکەن ئارتیکەڵی عێراق ئارتیکەڵەکەی چییە؟ دێرە دێر عێراق بەڵام لێرەدا ئەوس هات چون ئەوس ئامرازێکی داتیڤە دێر دەکات بە دێم ئیش کۆمە ئەوس دێم عێراق من خەڵکی عێراقم یاخود لە عێراقەوە هاتووم یاخود لێرەدا دی گەراژە سەیریکەن ئارتیکەڵی گەراج سەیریکەن با پیشانتان بم دی بەم شێوەیە ئارتیکەڵی دیە دی گەراژە نمونە گەراجی ئۆتۆمبیل لێرەدا holst du bitte das Auto aus der Garage تکایە ئۆتۆمبیلەکە لە گەراجەکەەوە دێنتە دەرەوە دی گەراجە بوو بەچی بە دێر ئەوس دێ گەراجە سەیریکەن ئەوس ئامرازێکی داتیڤە دی گۆڕی بەچی بە دێر دی گۆڕیوە بەچی لە حاڵتی داتیڤە دی گۆڕیوە بە بوو بەچی لە حاڵتی داتیڤە ئەوس دێ گەراژە سەیریکەن حاڵتی داتیڤە بەم شێوەیە گۆڕانکاری بەسەردا هاتووە هاتبا لە خواری وەداینێم سەیریکەن ئەوس دێ گەراجە سەیریکەن بەم شێوەیە گۆڕانکاری بەسەردا هات چی لێ هات holst du das Auto aus der Garage کۆمپیوتەرەکە تۆزێک aus der Garage bitte وەک بینیتان aus der Garage دی کرد بەچی بە دێر ئارتیکەڵ دی گەراجە بوو aus der Garage بەم شێوەی بینیتان ئارتیکڵی گۆڕی ئارتیکڵەکەی دی بوو کردی بە دێ ئەوس ئامرازێکی داتیڤە کە لە پێش ئارتیکڵەکە هات دی ئەکات بە دێ وەک لێرەشدا ئەیبینن دێ عێراق نمونە دێ عێراق ئەیکا بەچی ئەوس دێم عێراق سەیریکەن بەم شێوەیە خۆی دێ عێراقە ئەوس هات لە پێشی ئارتیکڵی دێوە کردی بە دێم ئەوس دێم عێراق سەیریکەن دی گەراژە ئەوس دێر گەراجە دیەکەی کرد بە دێ ئەیبینن زۆر ئاسانە یاخود لێرەدا ئامرازێکی دیمان هەیە بە ناوی ئەوسا بەمانای جگە ئەوسا ئیم
جێناوی کەسێتی لە حاڵەتی داتیڤدا ئەوسا ئیم یاخود ئیم مەبەستی ئەوە بۆ ڕەگەزی نێر بەمانای ئەوسا دێم ئارتیکەڵی ئەو دێرە بۆیە ئەمەتان بۆ نووسم کە بۆ ئەوەی بە جوانی جوانتر لێی تێبگەین ئیم بەمانای ئیا دێت سەیریکن ئیم کێ ئەکات ئیم ئەو دەکا ئەوسا ئیم جگە لەو ئیم ئەکاتە کێ ئیا ئەو پیاوێکەکە بۆ ڕەگەزی نێر ئەو پیاوێک ئەکا بۆ ڕەگەزی نێر ئەوسا ئیم جگە لەو ئیم کێیە ئەوە بۆ ڕەگەزی نێرە نمونە پیاوێک بەمانای چی یەکسانە بە ئەوسا دێم ئەوسا ئیم ئارتیکێڵی ئەو دێرە بۆیە ئەمەتان بۆ نووسم ئەوسا ئیم لێرەدا ئەوسا داتیڤە ئەوسا ئیم haben den Film alle schon gesehen جگە لەو هەموویان فیلمەکەیان بینی یاخود سوپەرمارکێت سەیریکەن ئەوسا dem Supermarket im Hauptbahnhof ئەوسا dem Supermarket ئارتیکەڵی سوپەرمارکێت چییە؟ دێیە دێ سوپەرمارکێت سەریکەن با لێرەدا بۆتان بنووسم دێ سوپەرمارکێت ئارتیکەڵی چییە؟ دێیە دێ سوپەرمارکێت ئارتیکەڵەکەی چییە؟ دێ سوپەرمارکێت ئەی بینن دێ ئارتیکەڵی لێرەدا بۆ بەچی دێم سوپەرمارکێت ئەوسا دێم سوپەرمارکێت Im Hauptbahnhof haben am Sonntag alle geschlossen. ئەوسا ئامرازەکەی داتیڤە ئارتیکەڵی دێری گۆڕی و بەچی کردوێتی بە دێم ئەوسا dem Supermarkt im Hauptbahnhof haben am Sonntag alle geschlossen. جگە لە سوپەرمارکێتەکە لە وێزگەی شەمەنەفەرەکە haben am Sonntag alle geschlossen ڕۆژی یەکشەمە هەموو دوکانەکان جگە لەو سوپەرمارکێتە هەمویان دایان خستووە سەیریکەن وەک ئەی بینن دێر بوو بە دێم یاخود بای بەمانای لای دێت بای سەیریکە بای ئەمیش ئامرازێکی داتیڤە نمونە دێ بغودا بەمانای برا دێت ئارتیکەڵی دێر بغودا لێرەدا 22 gerade bei deinem Bruder gerade بەمانای ئێستا دێت ئێستا لە لای براکەتی دێر برودا دەبێت بەچی بە حاڵەتی داتیڤە داینەم سەیریکەم ئێمە بۆ زیاوەکە بای داینەم دێ برودا ئەبێ بەچی نمونە لێرەدا ئەم بای هات ئەبێ بەچی بە دێم سەیریکەن دێر ئەبێ بە دێم هەر وەختێک چی هات ئەم هەر وەختێک بای هات لێرەدا بای دێم دێ برودا ئارتیکەڵی دێیە حاڵەتی داتیڤ ئەیکات بە دێم سەیریکەن زۆر ڕوون و ئاسانە لێرەدا هەر وەختێک بای هات دێر دەکات بە دێم 22 gerade bei deinem Bruder ئێستا لای براکەتی entgegen سەیریکەن با لێرەدا entgegen ئەویش هەر داتیڤە دی بیتە بەمانای تکا دێت دی بیتە بەمانای تکا دێت بەمانای تکا دێت entgegen یعنی بە پێچەوانەی entgegen meine Bitte دی بیتە لێرەدا ئەبێ بەچی بە دێ بیتە سەیریکەن meiner ihr سەیریکەن دی بیتە ئەبێ بەچی بە دێ بیتە وەک لێرەدا ئەی بینن بۆتانە خەمەیە کەوانەوە دیەکەتان بۆکەم بە دێر entgegen بەمانای پێچەوانەی تکاکەم و هات mein Mann den Müll nicht rausgebracht پێچەوانەی بەعەکسی تکاکەی منەوە هات mein Mann پیاوەکەم خۆڵەکە زبڵەکە خاشاکەکەی نەبردە دەرەوە سەیریکەن
دی بیتە بیتە بەمانای تکا دێت ئارتیکەڵی دیە دی بیتە ئارتیکەڵی دیە و لێرەدا ئەبێ بەچی بە دێ بیتە بۆ لەبەرەوەی ئینتگیگن لە پێشوێتی ئینتگیگن ماینەر خۆی بۆ خۆی ماینەیە بەڵام داهاتیڤ ئەیکات بە ماینەر ئەو ئاڕە دروستە بێ ئەمە جێناوی خاوەندارێتیە لەوانەکانی تردا باسی ئەمەشتان بۆ دەکەم ماینە داینە هی منەین تۆیە ئەوەشتان بۆ باس ئەەکەم لێرەدا چییە ئینتگیگن بە مانای بە پێچەوانەی یاخود ماینە بیتە ماینەر بەم شێوەیە ئەتوانین بۆ خۆی ماینەیە ئەبێ بە ماینەر بیتەکە بێ بە دێ بیتە وا لێرەشدا هەر ئەم دی بیتەکە بکەمە کەوانەیەک بۆی بزان دیەکە بووە بە دێر لێرەدا چون لێرەدا ئینتگیگن عەکس یاخود بە پێچەوانەوە دی ئەبێ بە دێر دی بیتەیە خۆی بووە بە دێ بیتە meine bitte entgegen hat mein Mann den Müll nicht rausgebracht لە پێچەوانەی تکاکەمەوە پیاوەکەم خاشاکەکە یاخود خۆڵەکە زبڵەکەی نەبردوتە دەرەوە entgegen seinen Erwartungen لێرەدا Erwartungen کۆیە die Erwartungen بۆ کۆیە پێشبینەکانی Erwartungen بە مانای پێشبینیەکانی یەک پێشبینی نییە بەڵکو چەند پێشبینیەکە Erwartungen ئارتیکەڵی دیە لێرەدا بۆ بەچی ئارتیکەڵی دی وتمان لە حاڵتی داتیڤە ئەبێت بە دێن بۆ کۆ ئەبێت بەچی بۆ کۆ ئەبێت بە دێن ئەم دیە لە حاڵتی داتیڤدا ئەبێت بە دێن دی کۆیە Erwartungen کۆیە پێشبینیەکانی تەوەقوعەکانی پێچەوانەی پێشبینەکانی هات یادی Prüfung bestanden بە پێچەوانەی یاخود عەکسی پێشبینەکانی ئەو لە تاقیکردنەوەکە یا سەرکەوتوو بوو دەرچوو و هەروەها gegenüber بە مانای لە بەرامبەر دێ gegenüber seinen Kollegen ist immer sehr höflich لە بەرامبەر هاوڕێکانیدا ئەو هەمیشە زۆر بە ئەدەب کۆلێگن هاوڕێی کارە کۆلێگن بە مانای کۆ دێت دی کۆ سەریکن کۆلێگن یەک نەفەر نییە یاخود یەک کەس نییە بەڵکو چەند هاوڕێکی کارێتی ئارتیکەڵی چییە دیە بۆ کۆ لە حاڵتی ئارتیکەڵی کۆدا ئەگەر داتیڤ هات ئەبێت بە چی ئەبێت بە دێن وەک لەسەریشوە ئاماژەم پێ کردووە ئەبێت بە دێن ئارتیکەڵی ئەبێت بە دێن لێرەدا زاینە بۆ بە زاینەن لەبەرەوەی چییە کۆیە دیەکە بووە بە دێن gegenüber seinen Kollegen ist immer sehr höflich لە بەرامبەر هاوڕێکانیدا ئەو هەمیشە زۆر کەسێکی بە ئەدەبە بە ئەدەب یاخود gegenüber fremden Menschen ist manchmal etwas schüchtern لە بەرامبەر کەسی بێگانەدا ئەو هەندێک جار شەرمنە شەرم دەکات وەکو لەسەریشو ئاماژەمان پێکرۆ gegenüber ئەویش هەر ئامرازێکی داتیڤە میتیش میت هەر کاتت میت هات میت ئارتیکەڵی دەس و دێ ئەکات بە دێم ئارتیکەڵی دیش ئەکا بە دێوەک لەسەریش ئاماژەم پێ کرد سەریکەن ئارتیکەڵی ئەوتۆ بەمانای ئۆتۆمبیل دێت چییە دەس ئەوتۆ دەس ئەوتۆ ئۆتۆمبیلەکە دەس ئارتیکەڵی ئەوتۆ سیارەیە ئارتیکەڵی دەسە و کاتێک میت هات ئارتیکەڵی دەس ئەگۆڕێ بەچی بە دێم ich fahre mit dem Auto zur Arbeit من بە ئۆتۆمبیل ڕۆم بۆ سەر کار میت هات ئارتیکەڵی دەس ئەوتۆ کردوێتی بەچی بە دێم لەبەر ئەوەی میت ئامرازێکی داتیڤە و ناخ بە مانای دوای یاخود پاش دێت ئارتیکەڵی ئاربایت بە مانای کار دێت ئارتیکەڵی ئاربایت چیە دی ئاربایت بە مانای کار دێت دی ئاربایت nach der Arbeit rufe ich dich an
دوای ئیش دوای کار من تەلەفۆن بۆ تۆ دەکەم دی ئاربایت ئەرتیکەڵی دیە ئاربایت بە مانای کار دێت ناخ هاتووە چون ناخ ئامرازێکی داتیڤە دیەکەی گۆڕیوە بە دێر سەیریکەن حاڵەتی داتیڤ ناخ هاتووە ناخ دێر ئاربایت خۆی بۆ خۆی ئەرتیکەڵی کار ئاربایت دیە بەڵام داتیڤ هاتووە داتیڤەکە ئەم ئامرازەیە ناخە ناخ دێر دیەکەی گۆڕی بە دێر سەیریکەن زۆر زۆر ڕوونە و زۆر زۆریش ئاسانە و یاخود لێرە تا زایت بەمانەی ماوەی دێت زایت einem Monat habe ich von Vanessa nichts mehr gehört ماوەی مانگەکە einem Monat dem Monat سەیریکەن ئەرتیکەڵی دێ بۆ بە دێم دێ مۆنات لە حاڵتی داتیڤدا دەبێ بەچی بە دێم مۆنات سەیریکەن لێرەشدا زایت einem بووە بەچی بە دێم مۆنات ئەرتیکەڵی مۆنات دێ بۆ خۆی لە حاڵتی داتیڤدا بووت بەچی بە دێم ئەرتیکەڵی بۆ خۆی دێ بووە بە دێم زایت einem سەیریکەن ماوەی مانگێکە هیچم لە ڤانێساوە نەبیستووە سەیریکەن زایت einem ئەمە جێناوی خاوەندارێتیە زایت دێم مۆنات ئەرتیکەڵی دێ کە زایت هات زایت چون داتیڤە ئەیکات بە ئەرتیکەڵی دێر دەکا بەچی بە ئەیکە بەم شێوە دەیکات بە دێم زایت دێم سەیریکەن زایت وەختێک هات زایت هات یەکسەر دێرەکە کا بە دێم بەم شێوەیە گۆڕانکاری بەسەردا دێنێ ئەرتیکەڵی دێر دەکات بە دێم یاخود فۆن دەس فێنستا ئەرتیکەڵی پەنجەرە دەس فێنستا سەیریکەن پەنجەرە ئەرتیکەڵی دەسە دەس فێنستا لە وەختی داتیڤدا دەبێت بەچی بە دێم سەیریکەن فۆن دێم سەیریکەن فێنستا فۆن دێم فێنستا ئەرتیکەڵی پەنجەرە فێنستا چییە دەسە بەڵام کە داتیڤە داتیڤەکە چییە فۆنە فۆن ئامرازێکی داتیڤە دەکات بەچی فۆن دێم فێنستا فۆن دیزەم فێنستا ئاوس کان ئیش دی ناخبارن گوت بیۆباختن لەم پەنجەرەیەوە یعنی لەم پەنجەرەیەوە من ئەتوانم چاوم لە دراوسەکان بێ و چاودێریان بکەم بەم شێوەیە فۆنیش داتیڤە فۆن داتیڤە فۆن داتیڤە هەر وەختێک فۆن هات دێر دەبێ بە دێم یاخود دەست دەبێ بە دێم بەم شێوەیە وەک لەسەریشەوە جوان بۆم داناون کە کاتی گۆڕانکاریەکان چۆن ئەرتیکەڵەکان دەگۆڕێت کە زۆر زۆر ئاسانە سەیریکەن دیڤۆخە وەک وتمان دیڤۆخە فۆن داتیڤە دیڤۆخەکە بەچی بە دێر هەر وەختە داتیڤ هات فۆن نێکستەر سەیریکەن دیڤۆخەیە خۆی ئەسڵەکە بەڵام داتیڤ هاتووە کردوێتی بە دێڤۆخە بە دێڤۆخە ئارتیکەڵەکەی ئەگۆڕێت لێرەدا فۆن نێکستە ڤۆخە anhöre ich auf zu rauchen لە هەفتەکەی دیوەدا دێ ئیتر من جگەرە ناکێشم واز لە جگەرە دێنم سەیریکەن خۆی بۆ خۆی نێکستەیە ئەیکا بە نێکستەر خۆی بۆ خۆی ئاوایە بەڵام داتیڤە ئەیکا بە نێکستە فۆن نێکستە ڤۆخە چوش داتیڤە چو ئیش کۆمە چو دیە بۆ دیە وەکو لەوانەی پێشووتریشدا باسم کردیە جێناوی کەسێتێ لە حاڵتی داتیڤدا کاتێک چوو هات چوو ئارتیکەڵی دێر دەبێ بەچی بە دێم چوو دێم یاخود ئارتیکەڵی دەست ئەبێ بەچی چوو دێم یاخود ئارتیکەڵی دی ئەبێ بەچی چوو دێر بۆ تاک و بۆ کۆش ئارتیکەڵی دی بوو بچێت زیاتر لە چەند کەسێک چوو دێن بەم شێوەیە چوش چون داتیڤە ئارتیکەڵەکان گۆڕانکاریان بەسەردادێت چوو هەمیشە ئامرازێکی داتیڤە سەیریکەن ئەم نمونەش ئیش کۆمە نمونە چوودیە
من دێم بۆ لای تۆ یاخود چوو دیزە سەریکەم ئیئارە دروست بووە یارست zu diesem zu dieser Jahreszeit regnet es normalerweise nicht so viel. خوی بە ئاسایی لەم وەرزەیە باران زۆر نابارێ سەیریکەن Jahreszeit دیە ئارتیکەڵی دیە بەڵام داتیڤ هاتووە کردوێتی بە دێر چوو داتیڤە ئەوی گۆڕیوە بۆ دێر ئەو دیەی کردووە بە دێر سەیریکەن هەر وەختێک داتیڤ هات بەم شێوەیە هەموو ئەرتیکڵەکان گۆڕانکاریان بەسەردا دێت سەیریکەن زۆر ئاسانە دڵنیام لەم وانەیەدا ئیتر ئەمانەی بینیتان ئەمە ئەپ فۆن ئەن ئاوس ئەمانە هەر وەختێکەمانە هاتن ئەم داتیڤە دروست دەبێت ئاوسا پای ئێنتگیگن gegenüber لە بەرامبەر ئێنتگیگن بە پێچەوانی بەعەکسی بای لای ئەوسا بەمانای جگە یاخود بێجگە لەوە دێت ئەوس لە ئەمانیش هەر بەمانای لەوە دێت میت لەگەڵ یاخود بە ناخ لە پاشان دوای و زایتیش بەمانای چی دێت زایت بەمانای ماوەی دێت فۆنیش بەمانای لە دێت سوو بۆ ئەمانە هەر کاتێک ئەم ئەمرازانە هاتن وتمان داتیڤ دروست دەبێت و ئەرتیکڵەکان بەم شێوەیە ئێرە دەیبینن گۆڕانکاریان بەسەردا دێت دڵنیام لەم وانەیەدا زۆر بەباشی ئەتوانن فێر بن و سوودی باشی ئەبێ بۆتان تا وانەیەکی تر شاد و بەختەوەر بن